کشان بر آمریکا و اسرائیل لسر پلان آواکنا کنجیگه ها لو اورشلیم روژالات ری خوش کر بو گوتارا کلینتن لی ایپاک. لدر وی کمبینه خو نشاندنندجی اسرائیل هبون بله کلینتن پشتوانی آمریکا بو اسرائیل دوباره کرده و گوت که او پشتوانی هر وقت بری تندو پتوه. بۆ سەرۆک ئۆباما و بۆ من و بۆ تەواوی بەڕێبەراتی پابەندبوونمان بە ئاسایشی ئیسرائیل و پاشەڕۆژی زۆر پتەوە و نەگۆڕە و بۆ هەمیشە بەردەوامە. بله و هر وها گوت که امریکا چاورید که اسرائیل و فلسطینی نرمی نیشه بدن لدمه که پژوانیر امریکی جورج میچل دانستاندنی لسر پرسن گرنگن پروسه آشتید که کلینتن گوت آلوزیا بردوام نبرا اسرائیل و ولاتن عربین جیران ده بیت گفه بو سر پاشروجا اسرائیلی وک ولاته که پاراستی و دموکراتا جویان. ڕێگایەکی تریشەیە ڕێگایەک بەرەو ئاسایش و گەشەکردنی ئیسرائیل ئی فەلەستینیەکان و خەڵکی تەواوی هەرێم دەمانبات بەڵام ئەو ڕێگایە پێویستی بەوە هەیە تەواوی لایەنەکان بە ئیسرائیلەوە دەست لە بژاری سەخت بەڵام پێویست بدەن. گوتارا کلینتن دو هفتی بو پشتی راگهاندن اسرائیل کو خانوی نوی لورشلیم روژالات آواد که او راگهاندن هفدن بو لگل سردانا جگیری سروک امریکی جو بایدن بو اسرائیل. سرک وزیر اسرائیلی بنیامین نتانیاهو گفت که اسرائیل آواکرنا کنجیگه ها لورشلیم روژالات را ناگرد که فلسطینیا دوید ببتا پایتخت وان لپاشا روژه. کلینتن گوت رخنن که امریکای آراسته اسرائیل کرین لسر پرسا آکنجیگه ها چه پیوندی به چارنوی صداوی و اورشلیمینیه بلکه با آواکرنا باوری الدمه دانستاندنان. ئاوەدانکردنەوەی خانوبەرەی نوێ لە ئورشەلیمی ڕۆژهەڵات یا کەناری ڕۆژاوا زیان لە متمانەی هاوبەش دەدات و گفتوگۆکانی لەگنێزیکردنەوە دەمەترسی داوێت کە یەکەم هەنگاون بەرە گفتوگۆکانی تەواو کە هەردوو لایەن بڵێن ئەوان دایانهەوێت و پێویستیان پێیە هەروەها ڕووناکی دەخاتە نێوان ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی تر لە ناوچەکە کە بە هیوان لە پرۆسەکەدا بەشدار بن. کلینتن گوت تفگرا چکداری حماس کو غزه کنترل دکه تویتون دو تیجی محکوم بکه و پیناس به اسرائیل بکه اگر بوید رولک لپروسه آشتی بلیزه. کلینتن هر وها گوت ایران که بچک ناوکی گفا استراتژیا هری مزنبو اسرائیل. ئێرانێکی خاوەنچەکی ناوکی دارودۆستەکانی تروریستی بەهێز دەکات و دەبێتە مایەی پێشبڕکەی چەکی کە دەتوانێت هەرێمەکە ناسەقامگیر بکات. ئەمە جێگای قوبوڵکردن نییە. لێم گەڕێن با زۆر باشکرایی بڵێم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سوورە لەسەرەوە ڕێگە نەدات ئێران چەکی ناوکی وەدەست بهێنێت. وزیر در گوت که امریکا کاردکش بودانا ناس زاین کاریگر لدجی ایرانه و هر وها گوت که فشار نونتوی لسر ایران زیدد به داکو ریبازا خوب گوره او راپورتل دنگ امریکا هات پیشکش کرن.